لەگەڵ فاست لینک دەتوانی سوودبەن لە بەکارهێنانی ئینتەرنێت بەبێ سیمکارت. لە ڕێگەی بەکارهێنانی خزمەتگوزاری ئیسیمی فاست لینک دەتوانی بەبێ سیمکارت ئینتەرنێت لە موبایلەکەت بەکاربێنی. ئێستا نرخی ئیسیم لە بنکە سەرەکیەکانی فرۆشتنی فاست لینک تەنیا 12,000 دینارە لەگەڵ 5 جیگابایتی ئینتەرنێت. پەلە بکە هەر ئێستا ببە بە بەکارهێنەری فاست لینک لە ڕێگەی بەکارهێنانی خزمەتگوزاری ئیسیم. سڵاو ڕێز و خۆشەویستیم هاوڕێیانی خۆشەویستم بەخێر بێن بۆ ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی سفر یەکژیری تۆنێک هەواڵی نوێمان ئامادە کردووە بابەتی زۆر سەرنجڕا چێشمان هەیە. سەرەتاش دەمەوێت پێتان بڵێم کەەوە خەریکی ئەکتیڤکردنەوەی چەناڵی دووەمی ژیرینە کە بەناوی ژیر دووە. سەرەتاوا بڕیار بوو کە تەنیا ڕیڤی فیلمی لێدا بنێن، بەڵام ئێستا پلانێکی دیکەم هەیە دەمەوێت هەندێک یاری کلاسیک هەموو پارتەکانی لێ بڵاوکەمەوە لەو چەناڵە دایدەنێم، بۆیە سابسکرایب بکەم بەم زوانە ئینشاءالله کۆمەڵە بابەتێکی سەرنجڕاکێشی لێ بڵاو دەکەمەوە. لە دیسکریپشن دامنەیە یاخود بنووسن ژیر دوو لۆگۆیەکی سووری لەسرە دەیدۆزنەوە. تکا دەکەم دوگمەی لایکم لە بۆ دابگرن، سابسکرایبی چناڵ بکەن، بەداگرتی دوگمەی لایک گەورەترین پشتگیری چناڵی ژیر دەکەن و بژگیر لە هەواڵەکانی ڤیدیۆ گەیم دەکەن. با بە هەواڵەکانی ئەو هەفتەیە دەست پێ بکەین. سەرەتا دەمەوێت پێتان بڵێم کەەوە بڕگەیەکی نوێ لە بۆ بەرنامە سفر یەکژیر زیاد دەکەین، ئەویش ناساندنیە و یاریانەیە کەوا لەو هەفتەیە یاخود هەفتەی داهاتوو بڵاو دەکرێتەوە. لەو هەفتەیە چەند شتێک بڵاو کراوە. یەکەمیان گەیمپڵی یاری Left 4 Dead بە شێوەی بێتا بڵاو کرایەوە لەسەر پلیستیشن و ئەکسبۆکس وەروە پیسی بەردەست بۆ کەسانی کە پری ئۆردەریان کردێ. بۆ کەسانی کە پری ئۆردەریشان نەکردێ بەڵام گەیم پاسیان هەیە دەتوانن بێتایەکەی داوڵۆن بکەن کە چەند ئەرکێک لە خۆ دەگرێ لە مۆدی سینگل پلیەرەکەی وهروەها مالتی پلیەرەکەشی. تقریبا دەتوانین بڵێن سینگل پلیەرەکەش یا بە شێوەی کۆواب دەکرێتەوە ئۆنلاینە یاخود دەتوانین هاوڕێک بێکەوە ئەنجام بدەیت. تاوەکو ئێستا لە بێتایەکە سینگل پلیەری سۆلۆ بەردەست نیەوە، هەیە کەس ناتوانێت بە تەنیا یاریەکە بکە لەگەڵ کارکتەری کۆمپیوتەری، چونکە یاریەکە کۆوابە لە 4 یاریزان یاخود 3 یاریزان پێک دێتن، هەر کەسیان چەک وەستنی جیاوازی هەیە، توانای جیاوازی هەیە، ڕوبەڕووی چەند لێشاوێک یاخود لافاوێک لە زۆمبیەکان دەبنەوە. ئەو کەسانی کە یاریەکان کردی من داوڵم کردی بەڵام نەمکردی هێشتا، ئەو کەسانی کە یاریەکان کردی دەڵێن زیارێکی زۆر خۆشە وەها هیوادارن یاریەکە هێشتا بەرزتر بکرێتەوە کە دەڵێن یاریی بێگلیچە. نازام Left 4 Dead کردوتانە یاخودنا بەشەکانی ڕابرتان کردنی یاخودنا لە کۆمنت بۆچوونی خۆتانە سەو یاریە بنووسن. لەدەی ئەو مانگا ئەو یاریەکەەوە بڕیار نەبوو بە هیچ شێوازێک لە بۆ پلیستیشن 4 بێ یاری گادفۆڵە. ئەو یاریە سەرەتا وەکو یەکەم یاری پلیستیشن 5 باشکراکرا، بەڵام سەرکەوتنێکی گەورەی بەدەست نەهێنا یاخۆ تا فرۆشەشی زۆری نەبوو، تەنانەت سەر پیسیش بڵاو کریا لەگە پلیستیشن 5 نەفرۆشە. بڕیارە لەدەی ئەو مانگا کە دەکاتە ڕۆژی سێشەممە یاریەکە لەسەر پلیستیشن 4 بەردەست بیتن. باوەڕ ناکەم ئەو یاریە فرۆشەشی باشتری هەبیتن زۆرتری هەبیتن، چکە بەڕاستی ڕێتینگی یاریەکەی واتە نمرەکان زۆر باش نیە لە بەو یاری و دەرین گەیمپڵێکی زۆر دووبارەیەوە بێزارکەرە، گرافیکەکەی زۆر سەرنجڕا چێژ نەبوو. دێتە سەر پلیستیشن 4 ئەگەر هەستان لێ دەتوان بۆ خۆتان تاقیب بکەنەوە. هەروەها هاوڕێیانی خۆشەویست لە 13 ئەو مانگەواتە ڕۆژی هەینی 13 فرایدەی یاخود Friday the 13 کە ڕۆژێکی بە شەوێکی ترسناک دەناسرێ Friday the 13 13 هەینی یاری هەیدیز بڵاو دەکرێتەوە لە بۆ کۆنسۆڵ لە بۆ یەکەم جار تاوەکوێستە یاریەکە تەنیا لەسەر پیسی بەردەست بوو. ئەو جارە لەسەر پلیستیشن 4 و پلیستیشن 5 لەسەر ئەکسبۆکس 1 و ئەکسبۆکس سیریەس لە ڕێگەی گەیم پاسەوە بەردەست دەبی کە من زۆر خۆم بە خۆشحاڵ دەزانم گەیم پاسم هەیە لەسەر پیسی وەروەها لەسەر کۆنسۆڵیش حەز دەکەم لەسەر کۆنسۆڵ و یاریە تاقیەمەوە بزانم چۆنە چکە بەڕاستی هەیدیز یەکێک بوو لە بەربژێرەکانی یاری ساڵ پارساڵ دڵن یاری زۆر سەرنجڕاکێشە ڕۆگڵایکە واتە دەمری بدێەوە مردنەکەشی زۆر سەرنجڕاکێشە دەمری دەنێردرێ جەهەنەم یاخود دۆزەخ هەیدیز دەبی لەگەڵ باوکی خۆی قسە بکەوە ڕێگە لە باوکی وەربگری بێتەوە سەر دنیای زیندوەکان. یارێک سەرنجڕاکێش دیارە حەز دەکەم تاقیکەمەوە نازانم چێ لێەوە حەزی لەو یاریە خودنا لە کۆمنت بۆچوونی خۆی بنووسن. هەر لەو هەفتەیە هاوڕێیانی خۆشەویستم ئەپدەیتی ئیمەرجنس لە بۆ یاری Apex Legends بەردەست خرا بە شێوەیەکی بە خۆڕایی بێگومان، بەڵام کاراکتەریش نوێیان زیاد کرد بە ناوی ریس کە زۆر خەڵک پێی وایە ئەو کاراکتەرە زیاد لە حەد زۆر خەڵک پێی وایە ئەو کاراکتەرە هێز و توانایەکەی لە کاراکتەرەکانی دیکەی ئەیپێکسی زیاترە، بۆیە پێویستە باڵانس بکرێتەوە یاریەکە. بۆ ئایپێکس خۆشی یعنی جەماعەتی ئایپێکسی لە پرەپێدەرەکان لە تویتر ڕایانگەیاندکەوە بەڵێ ئەو کاراکتەرە هێز و توانایەکی زیاتریان پێ دێت تاوەکو بەنابانگتر بیت بۆ شێوەیەکی کاتی، بەڵام چای دەکەنەوە. Apex Legends Emergence ئاکردیتە نەتکردیان بۆچوونی خۆتان لە کۆمنت بنووسن. هاوڕێیانی خۆشەویستم هەر لەو هەفتەیە ئاشکرا کرێتەوە یاریە نەهوازەکەی خۆم کە زۆر چاوەڕوانی دەکرد، بەڵام بەداخەوە دواخرا ئەویش یاری Evil Dead The Game دواخرا لە بۆ
2022 بە هۆکاری ئەوەی کە دەڵێن سینگل پلیر مۆدی لە بۆ زیاد دەکەن کە شتێکی خۆش هاوڕێن خۆشەویست لەبەرەوەی بەڕاستی زۆربەی ئەو یاریانەی کە بڵاو دەکرێنەوە کۆواپن سینگل پلیریان نییە یاخود زۆر زەعیفە سینگل پلیرەکەیان واتە چیرۆکەکەیان زیاتر کۆواپە و لێشا بەک زۆمبی دێ و دەبی پارێزگاری لە ناوچەکەی خۆت کرد بەڵام دەڵێن سینگل پلیر زیاد دەکەن واتە چیرۆکی لە بۆ زیاد دەکەن کە سینگل پلیر زیادکە ئینشاءالله مۆدی سۆلۆش زیاد دەکەن کە گەیمەر بەتەنیا بتوانێت یاریەکە بکات چکە بەڕاستی من وەکو خۆم یەکێکم لەو کەسانی حەز دەکەم بەتەنیا یاری بکەم زۆر حەزم لە یاری ئۆنلاین نییە نامێت لەگە خەڵکی یاری بکەم دێت دەمێ بەتەنیا بچمەنە ئەو دنیای خۆم لەبیر بکەم Evil Dead یەکێکە لە بەناوبانگترین فیلمە ترسناکان لە مێژوودا چەند جارێک دروست کرایتەوە بەڵام کلاسیکەکەی زۆر نایابە ئینشاءالله یاریێک کە زۆر چاوەڕوانی دەکەم گرافیکی سەرنجاچێش دیارە هیوادارم لە ئاستی ئەو چاوەڕوانەی هەر هەمومان بی لە 2022 مایکرۆسۆفت تریلەرێکی نوێی لە بۆ یاری Hellblade: Senua's Sacrifice بڵاو کردەوە دەڵێ Optimized for Xbox Series X و S واتە ئەو یاری ئێستا بە فەرمی کواڵەتەکەی وەکو بکرایتە 4K 60 فریم بە ڕێی تریسینگەوە واتە کواڵەتەکەی بەرز کرایتەوە لە بۆ کۆنسۆڵە نوێیەکانی Xbox Series X و S یاری Hellblade: Senua's Sacrifice من یاریەکەم تەواو نەکردیەوە و بزانم لەسەر PlayStation 4 کاتی خۆی کە هات من یاریەکەم کڕیم نرخیشی فول پرایز نەبوو بزانم $30 یاخود $40 بوو کاتێک لە بیرمەکە کڕیم ئەو یاریە دەتوانم بڵێم یاریێکی سایکۆلۆژی ترسناکە باشترین یاری ساڵ نەبوو خراپترین یاری ساڵش نەبوو بەڵام لە یاریە باشەکانە لەو یاریانەیە کە دەتوانم بڵێم هەموو کەسێک لەوانەیە بەدڵی نەبی بەڵام کاتێککە ئەو کەسانی بڵیتیان زۆر بەدڵیان دەبێت ئێستالەشی تایبەتی هەیە من یاریەکەم تەواو نەکردی لەبەرەوەی زۆر سەرنجە ڕانیشێشان وەکو چیرۆک وەکو گیم پلی لەبەرەوەی یاریەکە زیاد لە حەد لە بۆ من تاریک بوو زیاد لە حەد لە بۆ من هەندێک شتی تێدا بوو کە من زۆر حەزم بۆ شتانە نییە بەڵام چانسێکی دیکەی پێدەم ئینشاءالله ڕئیم دەگۆڕن لەبەرەوەی خەڵکە چێکزار زۆر دڵن یاریی نایابە ئینشاءالله یاریی نایابش دەبی دەمێت لە Series X تاقیکەم بۆ 4K 60 فریم ئینشاءالله یاریی نایاب دەبی چێ کردی چێ نەکردی لە کۆمنت بۆچنی خۆتان بنووسن لە بلۆگ پۆستی ئەڵمانیایی PlayStation واتە بە زمانی ئەڵمانی کە باسی یاریەکانی PlayStation 5 کرا لە بلۆگ پۆستەکە بە شێوەیەکی یەکەم جارە ببینین بڵێن یاری GTA 5 Enhanced Edition ئەوەتە ئەو یاریە نوێی GTA کە بڕیارە لە مانجی 11 لە بۆ کۆنسۆڵی نوێ بڵاو بکرێت لە بۆ Xbox Series و PlayStation 5 بە ناوی GTA 5 Enhanced Edition کە هەمان یاریە بەڵام هەندێک شتی نوێ زیاد دەکەن پەیوەند نوێ زیاد دەکەن و گرافیکی بەرز دەکرێتەوە بەپێی ئەو بلۆگ پۆستی PlayStation بیکاتە قسەی فەرمیە دەنگە و شت نییە ئەوە وێنەکەیتیم خۆشم خوێندمەوە سکرینشۆتی خۆمە دەڵێ یاریەکە دەبێتە 4K 60 فریم لەسەر PlayStation 5 و Xbox Series بێگومان جێگەی گومان نییە جێگەی باوەڕا لە بەرەوەی یاریە کۆن لە 2013 هەیە لەسەر PC لە مێژە کرایتە 4K دەتوانی بە 120 فریم بە 300 فریم یاری بکەیت چونکە PC کراوەترە بەڵام لەسەر PlayStation و Xbox لەسەر کۆنسۆلی بە 4K 60 فریم یاری GTA 5 بکەیت بەڕاستی بۆ کەسانن کە عاشقی یاریەکان بە تایبەتی GTA Online زۆر تاموچێژی لێوەردەگرن بۆیە دڵتان خۆشکەن 4K 60 فریم لە بۆ یاریەکە بەردەست دەبێتن ئینشاءالله لە مانجی 11 بێنەسەیەکێک لە گەورەترین هەواڵەکانی ئەوڕۆ بە شێوەیەکی فەرمی هاوڕێن ئەگەر لە بیرتانبی من چەندین جار لە بەرنامە سفرێک ژیری باسم کردیە دەنگۆیەکان و سۆرسەکانی خۆم سەرچاوەکانی خۆم پێوتینە کە دەڵێم سێ یاری نوێی یاخود سێ یاری ریمێک یاخود ریماستر بەڕێوەیە لەلایەن ڕۆکستارەوە لەو هەفتەیە بە فەرمی لە ڕێگەی کۆنفرانسێکی نهێنی کە لە ژوورەوە ئەنجامدرێت لە ناو کۆمپانیای تێکتو ئەنجامدرا و ناوی سێ یاریان هینە بەڵام بە شێوەی ئەناوست یاخود ناوەکان ناشە نەکرێت بەڵام دەڵێن خەریکی سێ یارینە کرددانی ڕیماستەری کەنەوە بێگومان هەموو چاوەکان لە بۆ GTA 4 و GTA تریلۆجیە واتە GTA San Andreas و GTA 3 وەروە GTA Vice City لەگە بوڵی بەڵام جگە لەوانە بە پێی چەند دەنگوەیەک بی کە من جێم لێ بۆ دەڵێن یاری ماکس پینیش لە کاتی ڕیماستەرکردنەوەیە لە بۆ کۆنسۆڵی نوێ و کۆنسۆلی کۆنواتە PlayStation 4 و PlayStation 5 Xbox One و Xbox Series من وەک خۆم پێم وایە GTA تریلۆجی دەبینین هەر سێ یاری پێکەوە ڕیماستەر بکرێن بوڵیش دەبینین و ماکس پینیش دەبین لەبەر چاو قسەش دەکەم لەبەرەوەی Rockstar ئێستا کاتێکی زۆر زیاتری پێویستە لە بۆ بەرەمێنانی یاریی نوێی GTA Take-Two دەیەوێت ساڵانە چەند یاریێک بڵاو کاتەوە چکە بەڕاستی Take-Two جگە لە Rockstarی یاریەکانی دیکەیان زۆر سەرکەوتوو نیە جگە لە یاری مافیا نەبی کە بەناوبانگە بەڵام یاریەکانی 2K WWE ڕابردیان زۆر خراپ بوو NBA-کیان بەهۆی ئەوەی کەوا مایکرۆ ترانزاکشنی تێدایە کە پارەدانی ئۆنلاینی تێدا بۆیە توانین بڵێ بە شێر شێوەکان سەرکەوتو بەڵام یاری زۆر باش نینە تەنیا ڕۆکستاری هەیە کە زۆر زەخم و زەبەلابی ئینشاءالله GTA 4 دەبینین لە بۆ PlayStation 5 کە بەڕاستی GTA 4 هیچێکە لە خۆشترین یاریەکان لە ژیانم کردووە بەڵام دەمێ بە گرافیک نوێ ئەنجامی بدەم کەچی بەردەست نێت تەنیا لە PC بەردەستە منش حەز ناکەم زۆر لە PC یاری بکەم ئینشاءالله GTA تریلۆژی دەبینین واتە سێ یاری GTA 3 San Andreas Vice City لەگە بوڵی وەروە ماکس پین دەبین چکە ماکس پین زۆر ناوازی هاوڕێن نازانم کردوتان یاخود نا بەتایبەتیش من ماکس پین سێم زۆر بەدڵە
یەکێکە لە یاری خۆشەکان لەسەر Xbox 360 کاتی خۆی ئەنجامدایە. با بێنەسە Call of Duty هاوڕانی خۆشەویستم دوو هەواڵم هێنەسە Call of Duty. یەکەمیان ستودیۆ Activision بە فەرمی ڕاگەیاندکەوە یاری Modern Warfare 3 ریماستەر لە بەرهەمهێنان نییە و پلانیشیان نییە بەرهەمی بینینەوە واتە وەکو Modern Warfare 1 و 2 ریمیک و ریماستەری ناکەنەوە Modern Warfare 3 واتە چاڕوانی مەبن واتە دەستەوەی بشۆ کە زۆر جار لە زۆر شوێن بینیمانە دەڵێن Modern Warfare 3 لەژێر بەرهەمهێنانە دووبارە ریماستەر دەکرێت چۆن Modern Warfare 2 ریماستەر کراوە گرافیکیان بەرز کردەوە سێکە دەڵێن لە بەرهەمهێنان نییە لەبەر هۆکارەکەشتان پێ بڵێم هاوڕان نەبەروی ئەو یاریە بەقەدر Modern Warfare 1 و 2 سەرکەوتو نەبوو چیرۆکەکەی و مەڵتیپلەیەرەکەشی زۆر باش نەبوو بەقەدر 1 و 2 لەوانێ لەلای زۆر بەتان پێتان وابی یاریی زۆر نایە بە من وەک خۆشم زۆر تاموزێژم نێ وەگرتیە بەڵام لە ڕووی داهاتەوە قسە دەکەم من داهاتێکی زۆری نەبوو Modern Warfare 1 و 2 بۆیش ئەو یاریە بەرهەم نایەتەوە با بێنە سەر هەواڵی دووەممان کە دەنگوویەکی نوێیە دەنگۆ نیە دەتوانین بڵێن ئەوە نامەیەکی نهێنیە لە هەندێک وێنەی پۆستەری یاری Call of Duty Black Ops Cold War هەندێک گوێنە بڵاو کرایەوە لە باگراوەندی کارکتەرەکان ئەوە هەیە نیشانەی یاخود نووسینی ژاپۆنی هەیە هەندێک کەس ئەو نووسینانیان ترانسلیت کردیەوەتە وەرجێڕانیان لە بۆ کردی لە بۆ ئینگلیزی دەڵێ Vanguard is coming Vanguard هاوڕیانی خۆشەویستم لە هەفتەکانی ڕابردوش پێم وتن وشەی Vanguard ناوی نهێنی یاریە نوێیەکەی Call of Duty کە بڕیارە لەو سەبڵاو بکرێتەوە یاری Call of Duty 2021 ناوی Vanguard کە دەڵێن لەسەر جەنگی جیهانی دووەمە بەڵام بە شێوەی alternate history واتە بە شێوەی مێژوویەکی دەستکاریکراوەتەش مێژووی ڕابردوو ناویتن بەڵکو دەستکاری دەکەن لەوانشتی خیاڵی تێکن فانتەسی تێکن یاخود بە شێوەیەکی جیاواز باسی مێژوو بکەن واتە بە فەرمی Call of Duty ئەو ساڵ لەوانەیە ناوی Vanguard بی یاخود Call of Duty Vanguard بەڵام من پێم وایە وەکو خۆم پێم وایە Call of Duty World War 2 Vanguard دەبیتن شتێک دادەنێن کەوا بناسێتەوە مەسەلەن چۆن لە زیاتی ئەوەی برێن Call of Duty Cold War Black Ops یان پێوە کردێت تاوەکو بناسرێکە ئەو یاریە لە ستایلی Black Ops یا زنجیرە Black Ops اینجا Cold War واتە جەنگی ساردە کە باز ساڵان 90ەکان و هەفتەکان دەکات لە ئەمریکا کاتێکەوە جەنگی ساردە نێوان یەکێتی سۆڤێت و ئەمریکایە بوو بۆیە Vanguardە وشەیەکی زۆر بەناوباگ نیە پێم وایە World War 2 بە پێوە دەبی یاخود وشەیەکی دیکەی ناو دنیا Call of Duty هەر پێوە دەبی لەوانەیە یەکەم جاربی یاخود دووەم جاربی لە بەرنامە سفرێک ژیری باسی چەند هەواڵێکی دڵخۆشکەری EA بکەین هاوڕیانی خۆشەویستم EA کۆنفرانسێکی نێوخۆی خۆی ئەنجامدە لە بۆ پەرەپێدەرەکانی خۆی وەروە لە بۆ بەڵێندەرەکانی خۆی و کەسانی کە پشتیان هەیە لە کۆمپانیای EA بە فەرمی ڕاگەیاندکەوە یاری Mass Effect Legendary کە هەرسە یاری Mass Effect لەخۆ دەگری دەڵێ لە چاوەڕوانەکانی وان زۆر زیاتر فرۆشەیە کە ئەوەندەی چاوەڕوانیان دەکاتە زنجیرەیەکی سەرکەوتوە Mass Effect من میلیۆن جارە پێتان بڵێن یاریەکانی Mass Effect تاقی بکەنەوە یاری زۆر نازدارن بەتایبەتی ئەگەر حەزت لە یاری خەیاڵ زانستەکان ئەوە EA بەخۆی دەڵێ کە EA دوژمنی یاری سینگل پلەیەرە خۆیان دەڵێن ئەو یاریە زۆر سەرکەوتوو بووە فرۆشەکەشی وا بووە کە ئەوان چاوەڕوانیان نەدەکرد ئەوەندە بفرۆشێ بابەتێکی دیکە EA هەر لەو کۆنفرانسە ئاشکرا کرێتەوە دەڵێ ئێمە بەردەوام دەبین لە بەرهەمهێنانی یاری دیکە لە ناو دنیای جێدای Fallen Order Star Wars جێدا Fallen Order من بەو دوایانە یاریەکەم دووبارە کردەوە لەسەر Xbox Series X دەتوانم بڵێم یەکێکە لە باشترین یاریەکانی Star Wars وەروە یەکێکە لە باشترین یاریەکان لە ژیانمدا ئەنجامدا بێگومان زەحمەتە کە Star Wars نەدیت بێ ناو یاریی Star Warsی تۆزە کارکتەرەکان ناناسی دنیاکە ناناسی بەڵام پێم وایە جێدای Fallen Order دەستپێکێکی باشە لەو کەسانی کە عاشقی ئاشنای Star Wars نینە یاریی زۆر نازدار بوو کامێرەکە سێم سینگل پلەیەر بوو هیچ مۆدی ئۆنلاین تێدا نەبوو مەڵتیپلەیەر تێدا نەبوو مایکرۆ ترانزەکشنش تێدا نەبوو لە سێمیش EA بە فەرمی ڕاگەیاند دەڵێ Battlefield 2042 زۆرترین مناقەشەی لەسەر کرا لە مانجی 6 تەنانەت دەڵێ تریلەرەکانی یاری Battlefield 2042 لە کەمتری مابە 240 میلیۆن ڤیو هەبووە لە سەرجەم چناڵەکانی خۆیان کەواتە Battlefield 2042 لەسەر ڕێگەیەکی دروستە لە بۆ ئەوی ببتێت لە گەورەترین یاریەکانی ئەم ساڵ بێگومان لەوەی دەبتێت چکە EA زۆر بە زەخمی زۆر بە توندی دەیەوێت ببتە یەکێک لە پرفرۆشتنی یاریەکانی ساڵ ئینشاڵڵا دەشتێ هەرچەندە مۆدی سینگل پلەیەری نییە بەڵام هەر لە پشتی نەچکە Battlefield هیوادارم دایس ئەو جارە عاشقانی Battlefield دووبارە بەخۆی ئاشنا بکاتەوە خۆشەویستانم بێمە سەر هەواڵێکی دیکە بە باسی یاری Elden Ring بکەین یەکێک لەو یارانی کە زۆر چاڕوانی دەکەم بەڵام ئەکیدم لەو یاریکەوە پێم تاو ناکرێت چکە یاری From Software یعنی ئەو یاریانەی ئەو جەماعەتی بەڕاستی تاو ناکرێت زۆر قورسن زۆری زعاجن وە بەڵام لە هەمان کاتژ یاری زۆر نایابن قورسەکەی وا دەکە کە یاری زۆر شاز بن وەکو Demon Souls و Dark Soulsی کە ئەستەما زۆربەی گەیمەران پێیان تاو بکرێت لەبەرەوەی زۆر قورسن زۆر بمری دێ و بیدایەت کەوا دەبی دووبارە هەموو شتەکانی خۆت دووبارە بدەستکەوە زەحمەتە بەڵام لەو هەفتەیە بە فەرمی یعنی لە ستیمی لە پلیستیشن لە Xbox Story بێکەوە بە فەرمی پیجی یاخود لاپەڕی سەرەکی یاری Elden Ring دانرێ باسی چیرۆکی یاریەکە دەکات کە چیرۆکێکی فەنتەسی هەیە بێگومان و باسی هۆش دەکات کە یاریی قورسە ئاسانیش نییە بەڵام بە فەرمی ئێستا پیجەکانیان بەردەستە واتە یاریەکە لەسەر ڕێگایکی دروستە
تاوەکو لە 2022 لە مانجیەک بڵاو بکرێت و ئینشاءالله خۆشم تاقی دەکەمەوە لە ناو پەڕێ فەرمی لە ناو یاخود ئەکاونتی فەرمی یاری Beyond Good and Evil 2 کە یەکێکە لەو یارانەی Ubisoft چەندین ساڵە دەڵێ بڵای دەکەن بڵاو نەکردو تاوەکو ئێستا بزانم لە 2009 ئەو یارە لە بەرەمێنانە تاوەکو ئێستا کەچی بڵاو نەکرێتەوە لە 2015 16 17 چەند ترێلەر و ڤیدیۆ سینەمای مەبینی بەڵام تاوەکو یاریەکە بڵاو نەکراوەتەوە Beyond Good and Evil 2 لەوانەیە لە کۆتاییدا لە بۆ PlayStation 4 و Xbox One هەر بڵاو نەکرێتەوە تەنیا لە کۆنسۆڵی نوێبی بەپێی یەک لە ماڵپەڕەکان کە ماڵپەڕەکانی Ubisoft چکەمە Ubisoft ماڵپەڕی زۆر یەک لە ماڵپەڕەکانی خۆیان کە باسی یاریەکەی دەکەن لەو سێکشنی یاخود لەو بەشی کەوا دەتوانیت تەماشا بکەیت بزانانی یاریەکە لە بۆ پلتفۆرمێک بەردەست دەبیت تەنیا PlayStation 5 تێدا Xbox Series و PC تێدا PlayStation 4 و Xbox One تێدا نیە تەنیا PlayStation 5 و Xbox Series و PC تێدا ئەو یاریە بڕای من 2022 بڵاو دەکرێتەوە بەڵام باوەڕ ناکەم 2022 بڵاو بکرێتەوە لەبەرەوەی وتیان 2013 بڵاو دەکرێتەوە 14 بۆ 15 16 17 18 19 20 بۆ 21 21 بۆ 22 ئەکەدەمی 22 بڵاو ناکرێتەوە لەوانەیە 23 24 ئەگەری هەیە تاوا بکرێەوە بڵاو بکرێتەوە لەبەرەوەی حەزمی یاریەکە زۆر گەورە Ubisoftiش تۆزێک کێشەی گەورەی هەیە ئێستا لەناوە خۆی چەند شتێکی نوێیان کردی کە پێیان چا ناکرێتن بەڵام هیوادارم تکۆی Ubisoft زۆر یاری ناوازی دروست کرد هیوادارم بێنم سەر ڕێزگای ڕاستانی خۆیان بابێنە سەر God of War Ragnarok زۆربەی خەڵک ئێستا حالیان هەفتی ڕابردوش باسمان کرد کە یاری Horizon Forbidden West دەڵێن دواخریا لە بۆ 2022 و لەو هەفتێژ چەند هەواڵێک هەبوو دەنگوەیەک هەبوو کە هەندێکیان ڕوانێ ڕاز نەبی بەڵام هەندێکیان ڕوانێ ڕازبی دەڵێن ئەکید بن لەوەی God of War Ragnarokیش دوا دەخرێت لە بۆ 2023 چکە خۆی لە بڕیار لە 2022 بڵاو بکرێتەوە هەرچەندە یاریەکە دواخر لە بۆ 2022 من باوەڕ ناکەم God of War Ragnarok لە 2022 زیاتر دوا بخرێت من پێم وایە دواخرانی God of War Ragnarok ئەگەر بیانوێت لە مانجی 4 بڵاوی کەنەوە دوای دەخەن لە بۆ مانجی 11 یاخود 12 یاخود هاوین مانجی 8 و 9 چکە PlayStation عادەتەن زۆربەی یاریەکانی خۆی لە مانجی 4 یان 5 لەگەڵ مانجی 7 و 8 و 9 بڵاو دەکاتەوە زۆر بە زەحمەت یاریەکانی PlayStation دەبین لە مانجی 11 12 ئیلا ئەگەر کۆنسۆڵی نوێ بڵاو کاتەوە یان شتێکی تایبەتە بیان یاریەکە زۆر دواخرابی من پێم وانیە God of War Ragnarok لە مانجی 8 یاخود 7 تاخیرتر بڵاو بکرێتەوە و تریلەرەکەشی بەپێی دەنگوێش نوێ بێ دەڵێن لە مانجی 9 بە فەرمی لە State of Play دەیبینین ئەگەر دوانە خرێت چکە بڕیار بوو State of Play لە مانجی 8 ئەنجامدرا بەڵام سۆنی دوای خست لە بۆ مانجی لەوانەیە ئەو حرەکانی سۆنی بە شێوەیەکی خراپ بشێتەوە سەر کۆمپانیەکەیان لەبەرەوەی جگە لە God of War Ragnarok جگە لە Horizon ئەو یاریانەی کە ئاشتیان کردیم نازانی چیکە لە ڕێگە Microsoft تۆنێک یاری خۆی ئاشتا کرد دەڵێ کۆمەڵە یاریی نوێیان لە بەرەمێنانە بەڵام ئێمە وەکو ئەو کەسانی کەوا عاشقی PlayStationن من عاشقی هەردووچیان هم PlayStation هم Xbox لام گرنگ نییە چیانیان یاری بڵاو دەکاتەوە هەموو یاریش دەکەم بەڵام ئەو کەسانی کە تەنیا PlayStationیان لا گرنگە دەڵێن باشە دوای God of War Ragnarok دوای Horizon Forbidden West چی یاریەک لەبەرەوەی تریلەرمان نەبینیەوە پێویستان بە کۆنفرانسەکە بەڕاستی سۆنی بڕیار لە مانجی 8 دەنجامدە دوای خزە بۆ مانجینۆ لە سپتێمبەر لەوانەیە 99.9 God of War Ragnarok لەوێ هەر دەبین ئەگەر State of Play ئەنجام بدرێ هەرچەندە دەنگۆ هەیە دەڵێن کۆنفرانسێکی تەواو دەبی بەڵام من وەکو خۆم پێم وانییە ئەو دەنگویانە ڕاست بن کە دەڵێن کۆنفرانسی گەورە دەبی من پێم وایە تەنیا State of Play دەبی چونکە سۆنی کۆنفرانسی گەوری کرد بە هۆرایزنیشی نیشان نەدەدا هەمووی دەخستە سێ کۆنفرانسی گەورە تاوەکو زۆرترین چاوی لەسەر بەڵام PlayStation دەیەوێت لە هەر State of Play گرنگی بەیەک یاریدە تاوەکو سەرجەم یاریەکانی خۆی بە شێوەیەکی یەکسان سیر بکرێن ئێستا چکە بەڕاستیەکە لە کۆنفرانسێک باسی God of War Ragnarok بکرێ تاویدی بەس خەڵک باسی Ragnarok دەکەن هەموو یاریەکانی دیکە لەبیر دەکات سۆنی ژەوەی ناوێت سۆنی درێ هەموو یاریەکان دەمەوێت خەڵک تەماشای بکەن انشاءالله Ragnarok دەبینین کارچەندە ناوی Ragnarok نییە بێگومان من لەوەی هاوڕێیان تەنیا لەوانەیە God of War 2 بی God of War شتەچکەبی بە فەرمی نازانین ناوی God of War Ragnarok یا خودتان تەنیا دەڵێن Ragnarok ئیسکەن هاوڕێیانی خۆشەویستم با باسی Steam Deck بکەین بەپێی زانیارێکی نوێ بێ دەڵێ زۆر کەس ئەو کەسانی کە Steam Deckیان لەبەردەست بووە دەڵێن تاوەکو 8 ساعات کاریان پێکردێ ئەو کۆنسۆڵی کەوا PC هەن کۆنسۆلیشە هاندهێڵدیشە من زۆر عاشقی ئەو جۆرە کۆنسۆڵانم و حەز دەکەم دانەیەک بکڕم انشاءالله کاتێک دێتە کوردستان ئەکیدی بخۆین نرخی $400 لە کوردستان تا $600-700 ئەگەر بەدەستشمان بکەین لەبەرەوەی پری ئۆردەری کۆتایی پێ هاتیە زۆر زەحمەت شەبەرستمان بکەی ئەو ساڵ لەوانەیە ساڵەش ئەگەر بتوانین بیکڕین Steam Deck ئەگەر نازانیت چیە پیسیی بچووکراوەیە شاشەی هەیە شحنی هەیە دەتوانین لەگەڵ خۆت بیبیتە دەرەوە و تا 2 ساعت تا 4 ساعت باتری پێدەدا شحنت پێدەدا دەتوانین هەموو یاریەکانی پیسی تاقیت تەنانەت ئەو یاریانەی کە بە شێوەیەکی غێر قانونی داڵۆنیان دەکەی پارەی پێناتەنیا لە ئینتەرنێت داڵۆن دەکرێت توانیان ئەنجامێت تەنانەت دەتوانین یاریەکانی PlayStation نیش ئەنجام بدەی هاوڕێیان لەسەر Nintendo ئەنجام بدەی لەسەر حەقسەکردن لەسەر ئەو هاندهێڵدەی گەنجەکی ئەمریکی یاخود یوتیوبەرێک هەڵساوە بە دروستکردنی هاندهێڵدەکی PlayStation 2 هاوڕێیانی خۆشەویستم هاندهێڵدی PlayStation 2 شتێکی ئاسان نییە دروستکردن لەبەرەوەی سۆنی خۆی ڕێگە نادەشتی لەو بابەتە دروست بکرێت ئەو گەنجە هەڵسایان مەدەبۆرد یاخود خەریتەکەی PlayStation 2 یەکی سلیمی بچووکی هێنایە بڕیتیەوە
پارچەکانی بەڵام بێ ئەوەی کەەوە مەدەبۆردەکە تێک بدە یاخود خەریتەکە تێک بدە پارچەکانی تێدەخی بە چاپکەرێکی 3D یاخود 3D پرینتەرێک قەبارەکە یاخود قەپلکەکە لە بۆ دروست دەکات دوومەکانی لە پلیستیشن ڤیتا وەرگرتیە وەروەها گێڕەکانیش لە نیکندۆ سویچ وەرگرتیە بە کۆمپیوتەریش بە فلاشێک دەتوانانی یاریەکانی پلیستیشن 2 لە ئینتەرنێت داوڵۆد کە بخاتە سەری وانزایم بدە بەڕاستی ئەوە خەونێکە من حەز دەکەم دانێکی وام هەبی ئەکیدنەوەی زۆربەتان حەز دەکەن شتێکی لەو بابەتتان هەبی بەڵام گەنجەکە دەڵێ من ئەوها ئەسەن بە سەعود دەڵێ بەڵام دەڵێ من بە $1 ملیۆن دەیفرۆشم و لە ماڵپەڕێکی خۆشی داینەیە مەزادی دەکا مەزادەکەش لە $200,000 دەست پێ دەکاتە لە 20 دەفتەری دەست پێ دەکات بێگومان لەبەرچەوە گرانە لەبەرەوەی بە شخصی خۆی دروستی کردیە و سۆنی هەرگیز ڕێگە نادە هیچ کۆمپانیایەک بە فەرمی ئەو شتانە لە بازار دروست بکات لەبەرەوەی قەدەغەیە نانەوێشتیوە دروست بکرێت خۆشەویستانم با باسی یاری PUBG بکەیت بە فەرمی پەرەپێدەرانی یاری PUBG لە کۆنسۆل و لە PC ڕانگەیان کەوە ناوی یاریەکەیان گۆڕیە لە بۆ PUBG Battleground پێشترێ یاریەکە خۆی ناوی PlayerUnknown Battleground بوو کە لە مۆبایلی بۆ PUBG مۆبایل بەڵام ئێستا یاریەکە بە فەرمی لە کۆنسۆل لە PC چکە مۆبایلی ناگرتەوە جارێ نازانم مۆبایلی کنج دەگۆردێ گۆردرایە زۆر ئاگام لە مۆبایلی نیە بەڕاستی نازانم گۆردراش هەیە خود لە PC و لە کۆنسۆلی بڕیارە یاریەکە خودیان ناوەکەیان بە فەرمی کردە PUBG Battleground هۆکاری ناگۆڕنەکەشی بۆ ئەوی دەگەڕێتەوەکەوە ئەو کێشانەی لە نێوان Tencent و PUBG هەبوو کۆمپانیای PUBG هەبوو کێشەکانی یەک لای کردەوە دەڵێن کۆمپانیای PUBG ئێستا باڵەدەستە دەتوانانی هەموو شتێک بکە کە دەیەوێت کۆمپانیای Tencent بێگومان پشکەکانی PUBG هەموو کڕیتەوە خۆشی لە ژێرەوە کۆنترۆل دەکەوە کاری ئەو شتە سبوو لە بەرەوەی زۆربەی حکوومەتەکانی جیهان ئێستا دژی سینن هەر کۆمپانیایەک هەر یاریەکی کە سین سەپەرشتی بکە لێ ناگەڕن لە وڵاتێکی خۆیان بڵاو بتەوە یاخود قەدەغی دەکات بۆ منە هیندستان کە زۆرترین گەیمەری PUBG لێیە یاریەکە قەدەغە کرا بۆ چەندین مان کە زەرەرکی گەورەی بە یاریەکە گیان بۆیش ئێستا هەر نامی یاریەکەیان گۆڕیان Tencentiان لێ کردەوە تەنیا لەبەر خاتری ئەوەی کەوە لە وڵاتانە ڕێگە پێدان وەربگرنەوە هاوران هەر لەو هەفتەیە کۆپیەکی یاخود کارتێجێکی یاخود بەخۆی ناوی کارتێجە بەڵام لە کوردستان دەڵێن کاسێت یاخود CD بەڵام کارتێجێکی یاری سوپەر ماریۆ برۆز کە نەکرایتەوە کەپسە و ئەسلیە مۆزبەی یەکەمیشە بە نرخی $2 ملیۆن لە مەزادێک لە ئینتەرنێت فرۆشرا کەسە کڕیتی یاخود توانین بڵێن گەیمەرە کڕیتی بە $2 ملیۆن بێگومان سوپەر ماریۆ برۆز بەناوبانگترین یاریە لە مێژوودا هەموو گەیمەرانی کوردستان بەو یاریە دەڵێن کوارک شتی زۆر تەبیعیە خۆشم پێم دەوت کوارک تاوەکو تۆزێک وشە و ناوەکانی یاریەکان ئاشنا بوو ئێستا پێی دەڵێن سوپەر ماریۆ برۆز یەکێکە لە بەناوەترین یاریەکان بە $2 ملیۆن فرۆشرا Dead Space ریمیک بە فەرمی لە 2022 لە کۆتایی 2022 بڵاو دەکرێتەوە و لە بەرەمێنانەکەشیان بەردەوام مارسن دەڵێ بەرەمێنانەکە هێشتا لە سەرەتاکانیتی واتە چڕۆکیان ئامادەی هەمووشت ئامادەی تەنیا و گرافی کوشتی ماوە واتە تکنیکەڵ ئیشوی ماوە کێشەی تەکنیکی ماوە چارەسەری بکەن یاریەکە لە 2022 کۆتایی 2022 بڵاو دەکرێتەوە ئەگە دوانەخرێ لە بۆ 2023 پێم وایە Dead Space ریمیک لە 2022 لەوانەیە بڵاو بکرێتەوە بابێنە سەر Battlefield 2042 ئەو کەسانەی کە دەیانێن بە PC یاریەکە بکەن EA بە فەرمی یاخود دایز بە فەرمی مواصفاتی PC بڵاو کردەوە کە تەنیا و تەنیا بەو جۆرە مواصفاتان توانی یاری بکەیت بۆ نمونە کەمترین مواصفات کە دەتوانی ئەو یاری کار پێ بکە پێویستە Windows 10 هەبی پرۆسەسەرەکە ئەگەر AMD بوو دەبی AMD FX 8350 یاخود ئەگە ئینتێل بوو کۆڕای 5 6600 KB میمۆریت پێویست بە 8 گیگابایت ڕامە ڤیدیۆ میمۆری یاخود گرافیک کارتەکە دەبی 4 گیگابی گرافیک کارتی دەبی ئەگەر AMD بوو دەبی AMD Radeon RX 560 یاخود NVIDIA GeForce GTX 1050 Ti بی و پێویستت بە سوفتوێری دایرەکت 12 وەرا بگومان پێویست بە ئینتەرنێتەکە کەوا لە 512 kbps یاخود کیلۆبایت پر سەکند خێراتر بی ئەوە کەمترین مواصفاتە بەڵام ئەو مواصفاتانەی کە EA خۆی بڵاوی کردەوە یاخود دایز بڵاوی کردەوە کە بە شێوەیەکی دروست دەتوانانی یاریەکە بکە یاخود بە شێوەیەکی زۆر باش بە فریم ڕێیتی تەواو دەتوانانی یاری بکە ڕەکەمەنددا پێویستە Windows 10 64 بیت بێگومان ئەگە پرۆسەسەرەکەت AMD بوو پێویستی بە Ryzen 5 3600 Core i7 4790 16 گیگابایت رام و 8 گیگابایت میمۆری گرافیک کارت NVIDIA GeForce RTX 2060 ڕەکەمەندەوەتە EA دەڵێ بەو گرافیک کارتی زۆر بە جوانی یاری دەکەی یاخود ئەگە AMD هەبوو پێویست بە Radeon RX 5600 XT و Direct 12 یاخود Direct 12 لە بۆ دەبی هەدبی یاریەکە بڕیارە لە 22 مانجیدا لەسەر تەواوی پلتفۆرمەکان بۆ PC بێگومانج بڵاو بکرێتەوە با بینە سەر یاری Far Cry 6
لە نوێترین هەواڵ لەسەر ئەو یاریەی دەرهێنەر یاریەکە لە چاپێکەوتنێک لە یەک لە ماڵپەڕەکان ڕایگەیان دەڵێن زیاتر زەختیان لەسەر کۆڵینەوە وەروەها ئەکسپلۆڕیشن کردوواتە گەڕان لە ناو دارستانەکان گەڕان لە ناو شارەکان دۆزینەوەی کەلوپەل و شوێنی نهێنی کردیتەوە ئەو زارە ناو یاری فار کرای 6 بێکمان سەرجەم یاریەکانی یوبیسۆفت ئەو قسەیە کرێ لەسەر جەم یاریەکانی یوبیسۆفت گەڕانمان هەیە نیشانەی پرسیارمان هەیە لەسەر نەخشەکەی دەبی بچێوێن دەبزانین چی تێدایە چیرۆکەی بچوکی لێ تەنیا بە تێکس پێت دەڵێ بەڵام ئەو جارە فار کرای 6 وەکو ئەوەی دەبی دەڵێ کاتێک دەچێت شوێنێکی نیشانەی پرسیاری لەسەر یاخود شوێنە نیشانەی پرسیاری شەسەنیە هەندێک ئاکتیڤیتی دەداتێ واتە تەنیا ئەوە نیە کە نیشانەی پرسیارەکە دەکەیتەوە ئەکسپی و زیاد دەکەن نەخێن دەڵێ ئاکتیڤیتی دەداتێ وە چالاکیەکە دەداتێ معلومات دەداتێ واتە گەڕانەکەت بێسوود دێت چکە بەڕاستی من تاکە زۆر ئەو ڕەخنە گەورەیە یوبیسۆفتی گرتی لە یاریەکانیان لەو مۆدێڵی کارکردنیان ئەوەیەکەوە بە شێوەیەکی دروست ئەکسپلۆڕیشن دروست ناکەن گەیمەر زوو بێزار دەبی لێ لە هەفتی مانجی دەی 2021 یاری فار کرای 6 لە سەتاوی کۆنسۆڵەکان بڵاو دەکرێتەوە ئینشاڵڵا تاقی دەکەینەوە بزانین قسەکەیان تەواوە یاخود نا سۆنی بە فەرمی ڕایگەیاندکەوە ئەگەر بێت و پارچەکانی پلیستیشن 5 یاخود ئێستا دەزانین کە زۆر جوتی ومە دەڵێن چیپ شۆرتیج هەیە واتە دروستکردی مەزەبۆرد و چیپەکەی پلیستیشن 5 کێشەی بەرهمێنانی هەیە بۆیش مۆبایل لەوانەیە تاقی بڵاو بکرێتەوە کۆنسۆڵ تاقی بڵاو دەکرێتەوە کۆمپیوتەر نرخی گران بۆ شتەکان نرخیان گران بۆ یاخود تاقی بڵاو دەبنەوە سۆنی دەڵێگە پارچەکانیشمان بەردەست نەبیتن ئەوەندەیان هەیە بتوانن ئەو ساڵ 14.8 میلیۆن دانا پلیستیشن 5 بفرۆش نەک بەرهەم بێنن هاوڕێیان دەڵێ بفرۆشین واتە 14.8 میلیۆن دانا پلیستیشن 5 تا کۆتایی ئەم ساڵ دەفرۆشن ئەوەش دەتە ڕیکۆردێکی نوێ کا من لە هەفتەکانی ڕابردوش پێم وتن کەوا پلیستیشن 5 ڕیکۆردی پێوانەی تۆمارکرد لە بەو کۆنسۆڵی پلیستیشن و سەرجەم کۆنسۆڵەکانی خۆیان وەکو کۆنسۆڵی گەورە نەک نیسندۆ ئەم بچووکوانە وەکو کۆنسۆڵی گەورە 10 میلیۆن دانەی لێفرۆشرایان لە کاتێک بڵاوبیتەوە تاوەکوم ئێستا 10 میلیۆن دانە زۆرە لە بۆ پلیستیشنی لەبەرەوەی زۆر بەردەست نییە تەنیا توانیتان ئەوەن دروستکەن بەڕاستی ئێستا 20 میلیۆنیش بەردەست بە هەر 20 میلیۆن دەفرۆشە لەبەرەوەی خواز لەسەر پلیستیشن 5 یەکجار بەرزە خواز لەسەر ئەکسبۆکس سیریەس ئەکس یەکجار بەرزە تەنیا سیریەس ئێس نەبی بۆ شێوازە نافرۆشە لەبەرەوەی ماسفاتی کەمتر خەڵک حەز دەکات بکە پارەسەر دەکات باشترین شت بکڕین ئینشاءڵڵا گەیمەرانی کوردستانی ڕۆژێک لە ڕۆژان بتوانن پارەکەوکەنەوە یاخود نرخی پلیستیشن 5 هەرزامی بتوانن دانەیەک لە بۆ خۆیان بکڕن دوای هەواڵی ئەو ڕۆژمان هاوڕێنی خۆشەویستم بە باسی پلیستیشن پلاس بکەین لەو مانگەی بەشەیەکی فەرمیان شاکرێکەوە تۆزێک ژمارە سبسکرایبەرەکانی دابەزینی ژمارە سبسکرایبەرەکانی پلیستیشن پلاس لە بۆی دەگەڕێتەوە کە پارساڵ ژمارەکی یەکجار بەرز بەوە لەبەرەوەی خەڵک بەهۆی ڤایرۆسی کۆڕۆنا لە ماڵەوە بوون و لاکداون بوو واتە کەرانتین بوو خەڵک یەکسەر ئەوانەی کە گەیمەرن پلیستیشن پلاسیان کڕی یاخود ئەو کەسانی کە پلیستیشن 5 یان کڕی یەکسەر پلیستیشن پلاسیان وەرگرت لەبەرەوەی پلیستیشن پلاس لە کۆلێکشنێک یاری تێدەدا لەسەر پلیستیشن 5 دەتوانین تاقیکە بەڵام لەوانەیە هەموو گەیمەران ئەو لە پاشەوەی کە مانگەکەیان تەواو بلوان نوێیان نەکردیتەوە یاخود ئێستا لەبەرەوەی تقریبا 1-2 مانگە یاریەکانیان زۆر باش نییە خەڵک لەوانەیە سبسکرایبەرەکانی نوێ نەکەنەوە ئەکید بنەوەی هەم گەیم پاس هەم پلیستیشن پلاس زۆر سەرکەوتوونە مۆدێڵی بەڵام ئەگە دابەزینی ئەو شتانەشمان بینی شتێکی ئاساییە بەرز دەبتەوە خۆشەویستانم ئەوە نزیکەی نیو کاژمێرە ڕێک هەواڵی نوێم پێدان لەو هەفتەیە ئینشاءڵڵا هەفتەی داهاتووش ڕۆژی سێشەممە هەواڵەکان ئینشاءڵڵا هەر لەگەڵتانە بەردەوام دەبم تکا دەکەم دوگمە لایک دابگرن سبسکرایبی چەناڵ بکەن لە بیر نەکەن بەداگرنی دوگمە لایک گەورەترین سەپۆرتی چەناڵی ژیر دەکەن ئاگاداری چەناڵی ژیر دووبن گروپی ژیرەکان بکەن لە فەیسبوک ڕۆژانە تۆنێک بابەتی نوێ بڵاو دەکەینەوە تا بەدەی سکرینشۆت زۆرم حەزە سکرینشۆت یاریەکان بڵاو دەکەینەوە ئاگاداری خۆتان بن ئینشاءڵڵا هەمومان بێکەوە ژیانێکی خۆشەنە ڤیدیۆ گەیمەکان بێکەوە بەسەر دەبین تاڵقی داهاتوو چاوتان ماز دەکەم خواتان لەگەڵ